کنگره روزنامه‌وانی بچ. ایک اندامی دنگ نداد تحفظ کرو ایک جی غایب بو بگمان سرجم اندامان 39 کسن و بشوی که زلال افروسا پریوت چوب بشوی که آشکارا بو هوا همیا جدید ام پیروزباهی پارزگاری نید که این برز نوفل ایوید که اینجی تنسیق کا ریکوپیک هبیت دیال انجمنی و کاری می سرکی او بید چوا میسلی رزگار بکنج دست داعش و هر وسط چوا ام خلکی خوی نازحی پارزگاه خودی در کفین و خدمت دوام بدیم زور سپاس و از حس کم اوشی کلمات کاوی حبیب تفضل. بسم الله الرحمن الرحيم وعلى بركة الله. بخشندوم هربان تم إجراء الانتخابات أمر بشويك زور شفاف ورون وأشكرا يا ما هالبشارن كرابو هالبشارن بارزگار نوي نوا هالبشارنكا السلطان ومرشح متحدون 16 صوت السيد أمين إبراهيم الفنش جنابي أمين إبراهيم الفنش باش دوم بو لام هالبشارنا دائما سپاسی زور دكم لا كتلي النهضة وسپاسی همو أواني كدنجان وأواني كدنجان دا زور سپاسی نكم وأويك خوي هالبشار زور سپاسی نكم أو بوستا سرتايا كبو بارزگاي يكي نوي بو نينوا وكتلي نهضة مشروعي كتابة خويها كأزهد كردن وكنترول كردن وي بارزگاي نينوا وگرنج دان بأوركان و هروها جخت كردن وبشتواني سروك وزيراني عراق كدسي كردوا بتاكسازي وخزمت گزاري بو بارزگاي نينوا وروالي ايما وكو بارزگاري نينوا ولا دواي برغاري انجمني وزيران جخ دكين و دنيا دبين و جخ دكين ويكا براني كتلي كردكان بشداري بكن وسپاسی سروکاتی ریم و گلی کردکن با میوانداری گرنگیانو و وتی میشویانی خوان بتایبت جنابی بارزانی که سپاس وزار امامی. احنا باختصار بكرتي اگر باسي بكم كتلة النهضة كتلي النهضة تقدم محافظة وانما قدمت مشروع اما مشروعك وانا كالقل بريان ما قفتو قومان لبارو كردو جاخد دكين ولا بشداري كردن ما چەند لایەنێک ئێمە گفتوگۆی لەبارەوە دەکەین بەڵام بابەتی کۆنتڕۆڵ کردنەوەی کۆنتڕۆڵ کردنەوەی نینەوە و گرنگدان بە ئاوارەکان و پرۆسەی کە پێویستەکە ئەنجامدرەوە بە تایبەت بۆ گەلی نینەوە و ئاوارەکان پێویستەکە هاوکاریان بکرێ و گرنگێکی باش بە نەخۆشەکان و خەڵکانی بەتەمەن بدرێەوە منداڵانی شیریان بۆ دابین بکرێ و خزمەت گوزارێتەوە بۆ هەموو چادرگاکان و هەموو ئاوارەکان و بە شێوەیەکی تەواو و دابشکارێکی دروست دەکەین بۆ ئەوەی هەموو ئاوارەکان هاوکاریان بکرێت. نازانم كردي احنا جملة امور احنا بقشتي من سروكي ليشني يا سامي انجمنك وقفتوا ما كردوا لو باريو جمارك لبورانكاي رودات ليشنا كان وسروكي انجمني فرمانكا كان ويكي داريا كان هميان بشويكي زو لا دواتر لا دواي هالبشارني بارزغار كالت زنروش لا داهتو داهمو ساكسازي كان بورانكاري دێتە دی و ئێمە جەخ دەکەین و پشتیوانی دەکەین لە سەرۆک وەزیران و پشتیوانی لە خۆپیشاندانەکانەکەین بۆ گۆڕانکاری و چاکسازی و خزمەتکردنی پارێزگای نینەوە. والله ديمقراطيته يعني هر كسي آزاد دنگ خوب داد يعني من خود دنگ خو نداوي بدنگ خود هي امين فنش بس اما موضوع انتخابات 21 دنگ برن ولا يعني دي شازه دنگ برن اوي حاضر جنابي مريض بو هي دنگ خو ندا هيك شي حاضر نبو اساسا ام جنزاني بو شي حاضر نبو او 2 سال حاضر نبو عذريه لدفويه بارت كم نعم
مبروك لانتخابك محافظ نينوى. ما هو هدفكم لتحرير نينوى، وخاصة المقتطفات اليزيديات والمكونات كانت مهمشة من قبل محافظ السابق أثير النجيبي كأبناء الديانة اليزيدية والمسيحيين والشبك والتركمان، كان عدم وصول المحافظ السابق لهاي المكونات كبارزگاری پێشووی نینەوە نەیتوانی و ماوەڵی لەگەڵ زۆرێک لەو کەمە نەتەوانە نەکردووە. لە ڕاستیدا ئەنجومەنی پارێزگای نینەوە کراوەیە بە هەموو ڕوە ئەو لایەنەکاندا، ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنن، هەموو ئەوانەی کە دەیانەوێت خزمەتی نینەوە بکەن و خزمەتیان کردووە. ئێمە دەست خۆمان بۆ درێژەکەین و ئەوانەی کە دەستیان درێژکرێمە دوو دەست بۆ درێژەکەین و جەنابی ئەسیل نوزەفی کە پێشتر پارێزگار بۆ خزمەتی نینەوەی کردووە. ئەمە پێمان وایە کە هاریکاری پارێزگای نینەوە دەبێت و سەقامگیری پارێزگای نینەوە پەیوەستە پێوەستە بە سەقامگیری هەرێمی کوردستانەوە. ئێمە زۆر نرخاندنمان هەیە بۆ پێشمەرگە و هەموو شەیدانیان بەو قوربانیدانانی کە هاو بوویانە و سەقامگیری و ئاسایشی هەرێمی کوردستان ئاسایش و سەقامگیری نینەوەیە. لە ڕاستیدا مەسەلەی ئاوارەکان ئێمە چاوەڕوانیان دەکەین. ئێمە چەند ڕۆژێک لەمەوبەر داوای لێبوردن ئەکەین، زۆر داوای لێبوردنمان هەیە لە ئاوارەکان کە هیچ خزمەتێکمان نەکردوون. کوتلەی نەهزە پلانێکی دروستدانێ بۆ خزمەتکردنی هەموو ئاوارەکان نەک تەنها ئێمە داوای لێبوردن دەکەین، کارین کە داوای لێبوردنمان قوبڵکەن هەموو ڕێز و خزمەتێکمان هەیە بۆ ئاوارەکان. بەڵام لەبارەی کەمەنەتەوایەتەکانەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو پێشتر پێکهاتەی کەمەنەتەوایە بوو هەمومان عێراقی بووین، عێراقیەکانی تر یەزیدی بوون یاخودنا. ئەوە بەڵگەیەکە لەوەی کە ئەنجومەنی پارێزگای نینەوەش و پێکهاتەیەکە لە هەموو پارێزگای نینەوەیەکێکە لە گەورەترین پارێزگاکانی عێراق کە زۆرێک لە نەتەوە جیاوازەکانی عێراقی تێدایە. شکر بۆ خوا کە ئەگەر ڕێگەم دەن دەتوانم لەم تاوەکو ئێستا کە ئێمە 2 ساڵە لەم ئەنجومەنەدا هیچ کێشەیەک لە نێوانماندا نەبووە، لە نێوان هەموو پێکهاتەکاندا و پەیوەندیەکی خۆشمان هەبووە و هاوڕێ و براوی.